بەڵام کاتتان باش لە ستودیۆی کراوەی کوردستان 24 لە نێو پێشانگای نێودەوڵەتی کتێب 16مین پێشانگایە کە دەکرێتەوە ئەمڕۆ سێم ڕۆژی پێشانگاکەیە دیارە لەبەرەوەی هەینیە خەڵکێکی زۆر هاتوون بە دوای ناونیشانی تایبەتی کتێبەکانی خۆیاندا دەگەڕن ئەوان هاوکات لەگەڵکردنەوەی ئەم پێشانگایە کۆمەڵێک بابەتی گرنگ هەیە لە ناوەندە سیاسیەکان بۆ نمونە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا سەردانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ ئەمریکا و دواتر سەردانی سەرۆکوەزیرانی عێراق سوودانی کە ئێستا لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکاش هەر لە کۆبوونەوەدان کۆی ئەم گۆڕانکاریانە چ کاریگەریەکی لەسەر هەرێمی کوردستان و بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان دەبێت لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە قسە دەکەم بەڕێز دکتۆر ساڵح مەلا عومەر پرۆفسۆر لە زانستە سیاسیەکان لێرە لەگەڵمە دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس. ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا دەیبینین بە تایبەتی لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا ئەو بابەتە ناوخۆیانی هەرێمی کوردستان بەرەو هەڵبژاردننی پەرلەمان سەردانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی و دواتر سوودانی بۆ ئەمریکا کۆی ئەم گۆڕانکاریانە چ کاریگەریەکی لەسەر بابەتە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان دەبێت چۆنی دەبینن؟ بەڵێ بەتاکید کە ئێمە تەماشای سیاسەتی جیهانی بکەن بە شێوەیەکی گشتی لە گۆڕانکاری زۆر گەورەدایە و لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستش دەبینین کە ئێستا گۆڕانکاریەکانی زۆر گەورە ڕوودەدان بۆیە بە قەناعەتی من ئەگەر ئێمە تەماشای بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان بکەین لە ناوخۆی هەرێمی کوردستان ئێمە پێویستە گوتارێکی یەکگرتوو لە ناوخۆمان دروست بکەین ناکرێتن سیاسەتەکان بەرەو پەرتەوازەیی بچێتن چونکە بەپێی گۆڕانکاریەکانی نێودەوڵەتی تەنیا لایەنێک دەتوانێتن بەرگری لە خۆی پێگەی خۆی بکاتن کە بەهێز بێتن ئێستا بەهێزبوونی هەرێمی کوردستان دا یەکگوتاری کوردایە بە شێوەیەکی گشتی ئەم حاڵەتەی کە دەناوخۆ لە ناو پرۆسەی هەڵبژاردن دروست بووە کە ئێمە دەزانین واقعەکە بەبێ پارتی دموکراتی کوردستان زۆر زەحمەتە هەڵبژاردن بێتەکردن پێویستە کە لایەنەکان لەگەڵ یەکتر گفتگۆیەک بکەن بگەنە تەفاهمێک بۆ ئەوەی بتوانین بەرەو پرۆسەی هەڵبژاردن بچین و لە بواری ترش پەیوەندیکردن لەگەڵ بەغداوە ئەگەر گوتارێکی یەکگرتومانە بێ بەتاکید لەگەڵ بەغدا پەیوەندیەکانمان بەهێزتر دەبێتن بەغداش ئامادەیە کە زیاتر گوێ لە داواکاریەکانی هەرێمی کوردستان بگرێتن و سەرڕای ئەمە لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئەمریکا و دەوڵەتەکانی تری ئوروپا ئامادەن کە یارمەتی هەرێمی کوردستان بدەن بەڵام ئەگەر بێت و کورد حاڵەتێکی پەرتەوازەیی هەبێتن بەتاکید لە پەیوەندیکردن لەگەڵ بەغدا ناتوانێت دەستکەوتی زۆر بەدەست بێنێتن ئەمریکا و دەوڵەتەکانی ترش وەک پێویست یارمەتی هەرێمی کوردستان نادەن. باش ئێستا پێگە و هێزی هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتیدا چۆن دەبینن توانوێتی ئەو سەنگە بپارێزێت لەگەڵ وڵاتانی هاوپەیمان و دۆستی؟ هەرێمی کوردستان حقیقەتەن پێگەیەکی گرنگی هەیە هەتا لە ڕەنگەی ژئۆپۆلیتیکی کە ئێمە تەماشا بکەین لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و بەتایبەت لەناو عێراقدا کە کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی عێراق هەیە و عێراقش لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانین بڵێن لەناو دەوڵەتەکانی عەرەبیش پێگەیەکی گرنگی هەیە لەو پەیوەندیەی کە ئێمە دەبینین ئەمریکا دەیوێت لەگەڵ عێراق دروست بکاتن لەو سەردانەی کە دیتمان سەرۆکوەزیرانی عێراق سەردانی ئەمریکای کرد ئەمریکا دەیوێت جۆرە پەیوەندیەک لەگەڵ بەغدا دروست بکاتەوە لەسەر ئەو بنەماییە کە خودی عێراق پێگەی هەیە و هەرێمی کوردستانش لەناو بەشێک لە عێراقدایە بە تاکید پێگەیەکی گرنگی هەیە بەڵام ئەمە لەسەر ئەمە دەمێنێتەوە ئایا کورد دەتوانێتن بە شێوەیەک سیاسەت بکاتن کە پێگەی لەناو عێراقدا بەهێز بێتن کارتی بەهێزی بەدەستەوەیە کورد لەم بوارەدا؟ بەتاکید ئەگەر کورد یەکگرتوو بێتن داواکاریەکانی کورد بەغدا ئامادە دەبێت کە گوێ لێ بگرێتن و بە شێوەیەکی گشتی لایەنەکانی دەرەکیش ئامادەنەکە گوێ لە داواکاریەکانی هەرێمی کوردستان بگرن بەڵام ئەگەر بێت و کورد حاڵەتێکی پەرتەوازەیی هەبێتن بەتاکید کورد زۆر وەرەقە زۆر کات لەدەست دەداتن و پێگەکەی بەو شێوەی نابێتن کە بتوانێتن لەناو عێراقدا بەهێز بێتن و کاتێک کە کورد ناتوانێتن پێگەی لەناو عێراقدا بەهێز بێتن بەتاکید لەسەر ئاستی ناوچەیی و جیهانیش ئەو هێزەی نابێت بەڵام ئەگەر بە شێوەیەک لایەنەکانی سیاسی سیاسەت بکەن لەناو هەرێمی کوردستاندا وتارێکی یەکگرتویان هەبێتن بەتاکید دەتوانن کاریگەری یەکجار زۆر گەورەیان لەسەر بڕیارەکانی سیاسی عێراق هەبێتن و ئەمە دەبێتە هێزێکی گەورە بۆ هەرێمی کوردستان ئەمە لەسەر کورد دەمێنێتەوە ناکرێت ئێمە بە شێوەیەک سیاسەت بکەین بڵین هەر چۆنێک لەناو هەرێمی کوردستاندا سیاسەت بکەین هەر پێگەیەکی بەهێزمان هەیە نام تێگەیشتنە تێگەیشتێکی درست نییە ئەگەر لەماوەی یەک مانگی ڕابردوودا
شەڕی نێوان بەرەی مقاومە گروپە میلیشیا چەکدارەکان لە عێراق بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا بۆ لە عێراق بەڵام ئێستا خەریکن ڕێکەوتنامەی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق کە ساڵی 2010 واژۆکرا دووبارە کارا دەکرێتەوە نزیک بوونەوەیەک لە نێوانیاندا هەیە پێتان وایە ئەمریکا لە نێوان بەرژەوەندەکانی خۆی لەگەڵ عێراق وە کورد و وڵاتانی ئیقلیمی ناوچەکە کامی هەڵەبژێرێت؟ بەتاکید ئەوەی کە جەنابەت بەحسێت کرد بابەتێکی گرنگ بوو بە شێوەیەکی گشتی ئەمریکا سیاسەتێکی تایبەتی هەیە دەیوێتن کە لەناو عێراقدا بمێنێتەوە بە لێکتێگەیشتن لەگەڵ حکوومەتی عێراق بێتن نەک بە شێوەیەک بێتن کە ئەگەر بەغدا نەیەوێتن ئەمریکا هەر لە ڕێگای هێزەوە لەناو عێراق بمێنێتەوە. ئێمە ئەگەر تەماشای وەکو جەنابەت کرد ئەو یەک مانگەش بکەین تەسەوور تێتەکردن کە لێکتێگەیشتنێک لە نێوان ئێران و ئەمریکادا هەیە لەبەر چ لەبەرەوەی کە تا ماوەیەک پێش ئێستا دائیمەن هێرش دەکرا سەر بنکەکانی ئەمریکا لەناو عێراقدا بەڵام ئێستا هەموو هاوڵاتیانی عێراق هەستی پێ دەکەن کە ئەو هێرشانە نەفرێتە سەر هێزەکانی ئەمریکا یاە بە شێوەیەکی ژێربەژێر جۆرە لێکتێگەیشتنێک لە نێوان ئێران و ئەمریکا هەیە کە بە چ شێوەیەک بمێنێتەوە کەی پاشەکشە بکاتن و ئەم گفتگۆیەی کە ئەمریکا لەگەڵ سوودانی کردیەتی بەتاکید یەک لە بابەتەکان لەسەر ئەم کەیسە بووە و ئەمریکاش ئەگەر لەناو عێراق بمێنێتەوە بەو مەرجەی دەبێتن کە بەغدا ڕازی بێتن بەو شتانەی کە بەغدا لێی داوا دەکاتن بە لێکتێگەیشتن دەبێت نەک بەو شێوەی کە هەر بمێنێتەوە ئەمە خۆی لە خۆیدا کە تەماشای بەرەی مقاومە بکەین بەرەی مقاومەش تا ڕادەیەک دەبینین کە لێکتێگەیشتن لە نێوان ئێران و ئەمریکادا هەبووە تقریبان ئەو گوشارانەی کە پێشتر لەسەر ئەمریکایان دەکرد کە لە ڕێگای سەربازیەوە ئەمریکا دەبێ بچێتە دەر ئێستا ئەم گوتارە بڕێک هێورتر بوویتەوە بەو شێوەی نییە بەڵام هەر چۆنێک بێتن چ ئەمریکا لەناو عێراق بمێنێتەوە چ بچێتە دەرەوە بە قەناعەتی من پێگەی عێراق بە شێوەیەکی گشتی بۆ ئەمریکا هەر گرنگە و بەتایبەت پێگەی هەرێمی کوردستانش بۆ ئەمریکا هەر گرنگی خۆی هەیە مەرج نییە ئیلا ئەمریکا بە شێوەیەکی سەرباسی بمێنێتەوە ئەو کات عێراق گرنگ بێتن زۆر باشەکێک لە بابەتە گرنگەکانی دیکە کە سوودانی لە نێو جانتاکەی خۆیدا بۆ ئەوێ بردوێت یەکچەندە لە نێو 1670 کەسێکەی بەرپرسی ئەمنی تێدانیە بەڵام پرسی ئەمنی لێ باس دەکات بابەتێکی دیکە هەناردەکردنەوەی نەوت یاریمی کوردستانە هەر ئەمڕۆ ئەردۆغان و توێتی کە 22 مانگ دێتە بەغدا سەردانی هەولێریش دەکات پێتان وای ئەمانە پێکەوە گرێدراون لەسەر بابەتی نەوتەیە بابەتی ئەمنیە عێراق چۆن مامەڵە لەگەڵم بابەتە دەکات بابەتی نەوت بابەتەکە حقیقەتەن کە ئێمە تەماشا بکەین لێکتێگەیشتن هەبووە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا و بە شێوەیەک ئەم لێکتێگەیشتنە بووە هۆکاریەوەی کە کێشەیەکی گەورە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان بێتە دروستکردن بەڵام ئێستا دەبینین لەم دوایەی جۆرە لێکتێگەیشتنە هاتۆتە دروستکردن ئەوەی کە بەغدا دەیوێتن کێشەی موچەی کارمەندەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکاتیان بە شێوەیەکی تر لە بواری ئابووریەوە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان بکاتن ئەمە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر چارەسەرکردنی کێشەی ناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانش دەبێتن چون ئەگەر بێتن و بەغدا تەسەوەر بکاتن کە هیچ جۆرە کێشەیەکی نییە لەگەڵ ئەمە یان وەکو خۆی تەسەوەڕی دەکرد کە ئەمە مەترسیەکی ئابووریە پێگەی هەرێمی کوردستان بەهێز دەکاتن لە دادگای پاریس شکایەتی کرد و هۆکاریەوەی کە نەوتی هەرێمی کوردستان ڕابگیرێتن و چەندین ملیارد دلار عێراق زەرەری کردووە بێماوەی بەم لێکتێگەیشتنەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دروست بووە زەمینەیەکی باشتر لەبار دەبێتن بۆ ئەوەی کە بەغداش ڕازی بێتن نەوتی هەرێمی کوردستان ناردەی دەرەوە بکرێتن بەڵام لێرەندە کێشەی تکنیکی هەیە کێشەی تکنیکی لەسەر دەرهێنانی نەوتی هەرێمی کوردستانە دەرهێنانی عێراق کە ئێمە تەماشا دەکەین بە شێوەیەکی گشتی گرێبەستەکانی خزمەتگوزاریە بەڵام لە هەرێمی کوردستان گرێبەستەکان خزمەتگوزاری نەبووە گرێبەستەکان حاڵەتی شەراکەتی هەبووە بۆیە لە خەرجی دەرهێنانی بەرمیلەک نەوت کە لە بەغدا دەردێتن ڕێژەکەی کمترە بەڵام لە هەرێمی کوردستان زیاترە ئەمەش پێویستە بەغدا بڕێک نەرمی بنوێنێتن لەم واقعە بگاتن پێم وابی ئەمە دەبێتە هۆکاریەوەی کە کێشەی ناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان چارەسەر ببێت. بەڵێ زۆر سپاس کە لە متوێژە تایبەتە لە سودی کراوەی کوردستان 24 لەگەڵ مابووی سپاس بۆ ئامادەبوونت متوێژێک بوو لەگەڵ بەڕێز دکتۆر ساڵح مەلا عومەر پرۆفسۆر لە زانستە سیاسیەکان